و هیچ موچەیەکیش نافەوتی موچەی مانگی 6 و حوتیش سەرفەکرێ بەڵێ ئومێد هەیە چونکە ئەو گرفتەی کە گەورە بوو گرفتی نەوت بوو و جەنابشتانەزان هەموو لایەکەزان بابەتی نەوت من ئەگەر لێرەش لە کەرکووک بیرتان دێ پێش 5 ڕۆژ بەلەی سەری ڕامگەیان کە کێشەی نەوت نەماوە و ئەو مەلەفە داخراوە ئێستا مۆزوعی نەوت جان بە فەنیەکەی تکەیکەنەوە لەگەڵ جانبی تورکیاوانە ئەگینا هیچ کێشەیەک لە مەلەفی نەوتان نەماوە مەلەفی تریش چارەسەر بووە بە هەناردەکردنی نەوت ئۆتۆماتیکیان موچە سەرفەکرێ و هیچ موچەیەکیش نافەوتی موچەی مانگی 6 و حوتیش سەرفەکرێ و العێراق طبعاً کێشە لە داهاتە ناوخۆیەکان بوو بەڵام ئەوش چارەسەر کرا ئەمێک دوو ڕۆژە توانیان بگەنە حەلێک بۆ بابەتی داهاتە نانەوتیەکانیش یعنی پێشتریش باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان لەم مەجالێ لە مەجای نەوتەکە تەواوی مەقسەی لەسەر ناکەین لەم مەجالەش ئاسانکاری زۆری بووە کرد هەم بە پشتبەستن بە قانونی ئیدارەی مالی بەوەی کە من بێم نیوەی داهاتی خۆم تەنفیز بکەم ئەوەی کە گرفتی گەورە هەیە لە عێراقا گرفتی قانونەکانە کە تا ئێستا تەشریعی بۆ نەکراوە